سڵاوی خواتان لێبێ لە ڤیدیۆیەکی تازەوە لە یاریکی تازەوە گەڕاینەوە لاتان. ئەم جار یاریکی نوێمان هەیە بە ناوی Creative Destruction کە ئەمەش یاریەکە زۆر لە فۆرتنایت دەچێت و هەمان شێوەی فۆرتنایتی هەیە، هەروە لە شێوەی بڵدینگ و هەروە لە کچەکەکانیشی هاوشێوەن، دەتوانن ئێستش بینەر بن تا کۆتایی ڤیدیۆکە. ئێستا دەست پێ دەکەین و چاوەڕێ دەکەین تا دێتە سەر یاریەکەوە. ئێستا کە دەبێت چاوەڕوان بین تاکو و دێتە سەر یاریەکە و هەروەکو پەبجی و فۆرتنایت کە سەرەتا پێشەوەی بچیتە ناو فڕۆکە و پێویستە چاوەڕوان بیت. لێرانەشدا باشترینی یاریەکە دادەنرێن ئەو کەسانەی کە لە هەمووان پلەیان بەرزترە و واتە پۆینتیان زیاتر بووە، ئەوە لێرانەدا نیشان دەدرێن و هەروە دواتر یاریەکە دەست پێ دەکات. ئێستاش هاتینە ناو فڕۆکەکە و ئەو شوێنە نیشان دەکەین کە لێی دادەبەزین و هەروە ئەم سەندوقە زەردانە کە دەیبین ئەمانە وەکو درۆپ بووان کە لە پەبجی و فۆرتنایت و ئەوانە هەن کە سەندوقێکن کە لێژندەری تێدایە، واتە ئەو سیلاحانێک کە گۆڵدن واتە بەهێزەکان دەکا تێیدایە، هەروە هەندێک هێڵتی تێدایە واتە خوێن، لەگەر چەند شتێکی تر شێڵد و چەندین شتی تێدایە، بەڵام زۆربەی کاتەکان ناتوانیت ئەم سەندوقە بکەیتەوە لەبەر ئەوەی کەسانێکی زۆر لە لایدا دەبەزن و لەوانێ بکوژرێیت. بەڵام ئەم جارش ئێمە دەچین بزانیت چی دەکەین. چاوەڕێ دەکەین تاکو دەبێتەوە، هەروەک ئەوەی بینیمان لەسەر ئەم بینایە 3-4 نەفەر دابەزی و باشە ئارپیجێکی گۆڵد لێژندەری و هەروە ئەیکێئێمێکی لێژندەری، شتێکی زۆر باشە. ئێستاکەش با بچین هەندێک دیوار شت بشکەین و چێستی تر بدۆزینەوە بۆی بتوانین یاری بکەین. هەروە شتێکی ترێ کە دەتوانین لێرانە ئەپگرێیدی بڵدینگەکان بکەیت، واتە بەهێزتریان بکەیت تاکو لیڤڵ 5 دەتوانیت بەهێزی بکەیت. ئەمەش ئەم سندوقی دیاریش جلو بەرگە تێیدایە ئەو کوژراین، نەماتوانین شەڕێکی باشی لەگەڵا بکەین، بەڵام یاریەکی تر دەکەینەوە، یاریەکی تر دەست پێ دەکەینەوە ئێستاکە و با بچینە ناو یاریەوە. دیسانەوە چاوەڕێوان دەکەین تاکو دێتە ناو یاریەکە. با کەمێک بێڵ دروستکەین بۆی بچینە سەرەوە. هەروە لێرانە هیچ شێست و شتێک نییە بۆ یارمەتیمان بدات تا لە ناو یاریەکەدا بەکاری بێنین. ئێستاش دیسانەوە ئەو کەسانە دەست نیشان دەکرێن هەروە دواتر دەچێتە ناو یاریەکەوە.
ئەم شوێنە دەمانێت بچینن بۆی باشترە لەبەر زۆن جاریوە هەیە ئەگەر لە لیوی ئاوەکان بیتەوە دەبێت هەر ڕاکێک لە دوای زۆندا، بەڵام ئەگەر لە ناوە ڕاست بیت باشترە و زۆن لە لای خۆت دەبێت زیاتر. و هەروەها ئەمەی کە بە پەڕەشوت دەچێت ئەگەر وەک دەیبینن وەکو ساڕۆخ دەڕوات، ئەمەش هەروەکو شێوازی فۆرتنایتە کە دەتوانیت بیان کڕیتەوە، چەند شێوازێکی زۆری هەیە دەتوانیت بیکڕیتەوە بە پێی پارە پەیداکردن و هەروەها ئەستێرە پەیداکردن. هەروەها دەتوانیت ئەم دارانە بشکێنیت و بەردەکان بشکێنیت بۆی بتوانیت بیڵدی پێ بکەیت. ئێستاکەش ئەمانە دەشکێنن و دەڕۆین بە دوای دەمانچە و سیلاحدا دەگەڕین. طبعاً دار و بەردە گەورەکان ئەمانە زیاتر بەردەت دەدەنێ بۆی بتوانیت بیڵدی زیاتری پێ بکەیت و هەروەها بەڵامی خانووەکان 5 دەداتێ، بەڵام ئی بەردەکان جاری وایە 15 دانێ، جاری وایە 12 دانێ لە هەر جارێک لێدانیدا. جیاوازیەکەی شکاندنی شتەکان لەگەڵ فۆرتنایتەوەیە فۆرتنایت بە چەکوش و شتی تر دەیشکێنێت، بەڵام ئەمیان وەکو سیلاحێک چەکێکە دەتوانێت بۆ شکاندنی کەلوپەلەکان. ئێستاش دەچینە سەر خانووەکە لەوانەیە کەمێک چەکوشتی لێبێت. طبعاً نەما ئەیکێمێکی کەسکە واتە کەمێک بەهێزە. لە ڕەنگەکانیشدا سلڤەر واتە زۆر بەهێز نییە، هێزی کەمترین هێزی هەیە. کەسکەکان بە پلەی دووەم دێت، واتە وەکەوەی بڵێ لیڤڵ 2 و هەروەها شینەکانیش بە پلەی 3 دێن لە ڕێگەی هێزەوە، واتە باشترن لە سلڤەر و سەوزەکاندا، بەڵام مۆرەکە لە هەر سێکیان باشترە و هەروەها گۆڵد هەر لێژەندەریە و واتە لە هەموویان بەرزترە پلەی، هێزیشی زیاترە و هەروەها لەگەڵ هەر پێکانێکدا لەوانێت 4 ئەوەندەیەوانی تر پێکانی بەهێزتر بێت. دەربارەی ئۆتۆمبیلەکانیش ناتوانێت ئۆتۆمبیل لێ بخڕی لەم یاریدا، تەنها دەتوانیت شکێنیت و بیڵدی زیاتری پێ بکەیت و هەروەها بەرد و شتی زیاترت دەداتێ کە ڕێژێکی باشی پێ پەیدا دەکەیت و هەروەها دەتوانیت بەردی جەمپ دروست بکەیت و چەندین شتی تر کە پێویستت پێوێت دروستی بکەیت. ئەمەیان دیار نەما، واتە وە بزانم کوژراوە، ئەگەر ئەمەشیان بکوژین باشترە. کاکە هەر بە خۆمان ئەمەشمان کوشت، وابزانم ئەمەیان کوژراوە با بچین چەک و هەموو یوزیە پێمانە، 3 چەکی یوزیمان پێیە.
ئەم چێستەش با بخۆین بزانین چی تێدایە. ئەی هاوار هەر بەردەبێتەوە. دەبێت بەم شێوەیە بیخۆین. ئارپێجیەکی مۆر شتێکی زۆر باشە. بەڕاستی یاریکە بەلای منۆ زۆر نایابە و خۆشم چەند ڕۆژێکی یاری پێ دەکەم و شتێکی زۆر خۆشە. هەروە بۆ کەسانێک کە حەزیان بە یاری فۆرتنایت دەکەن و ناتوان لە مۆبایل دایبەزێنن ئەوە دەتوان لە جیاتی یاری فۆرتنایت ئەم یاریە بکەن کە یاریێکی تا بڵێی نایابە و سەرکەوتووە. ئەی هاوار ئەمەش وازمان لێ نایەن هەر تەقاکات کە با بیکوژین. دانێکمان لێیە بەڵام ئەمەیان بەری نەکەوت. بەردی زیاترمان پێ نەماوە بۆیە بە شەک بزانین چی بەرامبەر دەکەین. بچینە دوای ئەم دیوارەوە خوێنمان کەمێک پڕکەینەوە بۆی بتوانین شەڕێکی باشتری لەگەڵا بکەین و هەروە نەکوژرین. ئێستا کە زۆر باشە با ڕووبەڕووی ببینەوە بزانین چی دەکەین. با ئەم سارش بتەقێنینەوە بۆی بتوانین بیڵد بکەین. ئەی هاوار لە دواومە وابزانم 2 تا 3 نەفەرن ئێمە شتیمان بەدەست گرتووە چەکم دەرنەهێنا بوو. ئێستا کە بزانین چۆن دەیکوژین ئەمەتە لێیدا هەر بەخۆم کوشتمان ئێستا زۆر باشی بەڕێوە دەچێت تا ئێستا یاریەکە. لێرانەدا با خوێنی خۆمان پڕکەینەوە دیسانەوە جا دەچینە دەرەوە. هیچ شێڵێکیشمان پێی نییە ئەم یاریە کەسیان شێڵیان پێی نییە تا کۆڵی گرینەوە. با بڕۆین و ئەمەش کوژرا کە شەڕێکە ئێمە دەکرد. ئەمە دیسترۆیتەرەکە باشتر بوویە و جلو بەرگەکانیان بەڕاستی زۆربیان هەندێکیان شازە و زۆربەی جاران هەڵی دەگرمەوە. من جلو بەرگم هەیە بخۆم بەڵام ئەوان جلو بەرگی جوانتریان هەیە زۆر جاران. ئەمەش چێستێکی تر لە سەقفی خانووەکەوە بزانین ئەمەش چی تێدایە. واو ئەمە قەناسێکە کە زۆر سوودی دەبێت بۆ ئێمە. ئەمەش گولی سکارەکەمان وەرگرت. اینجا با بڕۆین و لێرانەدا کەمێک کەلوپەل کۆکەینەوە. شۆتگەنێکی باشمان دۆزیەوە خاسەتەن شۆتگەن ئەگەر سیلڤەرەکەش بێت هەر زۆر بەهێزە. ئەمەشیان کەسکەکەیە واتە بەهێزترە. 2 دانە یاخود 3 دانە لە هەر نەفەرێک بدەیت لەوانەیە بیکوژیت. شۆتگەن لە یاری فۆرتنایتیش زۆر بەهێزە. ئێستا بزانین چی دەکەین.
با بڕۆینە سەر ئەم گردەوە. تا ئێستا 2 کەسمان کوشتووە، واتە 2 کێڵمان کردووە. بزانین بێڵدێک دروستکراوە، واتە لەوانەیە نەفەری لێبێت. با بۆی بڕۆی کاکە لە هیچ ناترسم. ئەم جانتایش با هەڵگرین. شتێکی چەند جوانە. واتە لەوانەیە غاری دابێت، ڕای کردووە. بزانین شتێک بگەڕین ئەوتە نەفەرێک. هەتا نەیکوژم وازی لێ نایەنم. ئیلا دەبێ بیکوژم. دەی پیک بەریکەوە پێی ناکەوێ نا ئەو 2 دانەی پێکەوت هەر بە خۆمان کەسی تر نییە لێمان بباتەوە. ئەمەش دانەیەکی تر با بە شۆتگان لێیدەین. ئەمەش بە 1 شۆتگان کوشتمان. ئەمە چییەوە چییە؟ یاریەکی نایە بەو جارە یاریەکە هەز دەکەم ئەم جارە یاریەکە دەبینەوە. ئەمەم بەدڵە سنایپەرێکی تری تیا بوو. با بڕۆین. نەفەرێکی لەم لاوە تاقەمان لێکات. بە سنایپەر لێماندا بەڵام نەمرد. چی لێ بکەم؟ ئەمە چییە؟ زۆر بەهێزیارە. با بۆی بچین. هەر بە شۆتگان کوشتمە. بەم شێوەیە یاریەکی گەرم بەهێز. با بزانین چی لێیە. اینجا بەم خوێنە گەورەیە خۆمانی پێ چاکەینەوە. اینجا 15 خوێنە بچووکە کاڵ دەگرینەوە و لەگەڵ خۆمانی دەبن. واو کڵاوێکی تێویتی هەیە. با بیبین. بچین بۆی بزانین چی هەیە لەوەیە. هەز دەکەم لەم ناوە نەفەرێک هەیە. تەبعاً بیرم چووەتان پێ بڵێم کاتێک ئەچیتە ناو زۆنەوە لەسەر عەرزەکەدا خەتی زۆنەکە کراوە کە دەچیتە ژوورەوە. ئەمەش واتە بۆ دیاری دەکرێت کە تۆ لەناو زۆنەکە دایت. با ئەم درۆپە بخۆین بەڵام یەکەمین جار با بگەینە لای دیواری بۆ دروستکەین بۆی کەس نەتوانێت لێمان بدات کاتێککە درۆپەکە خۆین. هەروە دواتر شەڕیان لەگەڵدا دەکەین. واو قەناسێکی لێژەندەری تیا بوو. ئێستاش با بیشکێنینەوە و بڕۆینە دەرەوە و بچینە ناو شەڕەکەوە. تەبعاً بە ئێمەوە 14 نەفەر ماوە ئێستاکە و 5مان کوشتووە. واتە ئێستا 13 نەفەر دوژمنی ئێمەنە و ماوە. بەس ئاگداری سنایپەرەکان بین باشترە لەبەرەوەی جاری وا هەیە هێرشودێکمان دەکەن و دەمان کوژن. حەز دەکەم ئەم یاریە یەکەم بین.
ئەو تەقەمەکمان لێ دەکرێت بەڵام کابرا دیار نییە. کووە لەکوێیە؟ ئۆ شێت ئەو لەکوێ بوو؟ ئای هاوار. تابعاً بینەران یەکەم نەبووینە یاریە دێم بووین، بەڵام لێرە کۆتایی بە ڤیدیۆکە دێین و هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و لایک و سەبسکرایبتان بێنێتێت وەروە زەنگوڵەکەش ئۆن بکەن بۆی بینەری بەردەوام ڤیدیۆکەمان بن. هیوادارم ڤیدیۆکەشتان بەدڵ بێت. خواتان لەگەڵ تا ڤیدیۆکی تر هەر شاد بن.